بەڵە بینەرانی عزیز دیارە ئەمساڵ لە جیاواز لە ساڵی ڕابردوو ڕێژەی بارانبارین بە پێوە ئامارانەی کە کەشناسیێرێن بڵاویان دەکاتەوە جیاوازیان زۆرە بە نسبەت ساڵانی ڕابردووتر بە تایبەتی ساڵی ڕابردوو ڕێژەی بارانبارین لە هەرێمی کوردستان نزیک بوویەوە لە 1300 میلیم. بەڵام ئەمساڵ تا ئێستا ڕێژەکە زۆر کەمترە و بەپێی هەندێک لە پێشبینی ئەوانەی کە ئەزممویان هەیە لە ڕابردوودا لە ساڵەکانی 50-60ەکانەوە تا ئێستا گەر بێت و ساڵێک لە ڕێژەی بارانبارین لە 1000 نزیک بوو بێتەوە یاخود لە 1000 تێپەڕی بێت ساڵی دوایەوە نیوەی ئەو ڕێژەیە بارانباریوە. هەر بۆیە ئەم ساڵیش پێشبینی دەکرێت کە ڕێژەی بارانبارین کەمتر بێت لە ساڵی ڕابردوواتە نزیک بێتەوە لە 600 ئەخیری بۆ 700 میلیم. بۆی کە بزانین کەشوهەوا ئەم ساڵ چۆن دەبێت وایە تا چه ئەنداز ڕێژەی بارانبارین ئەگەر کەمتر ببارێت پێی دەوترێت وشکە ساڵی و ئایا ئەگەر زۆرتریش ببارێ هەرێمی کوردستان چۆن دەتوانێت سوود لەو ڕێژە زۆرەی بارانبارین ببینێت. بۆ قسە و گفتوگۆکردن میوانێکی تایبەتمان دەبێت لە سۆرانەوە کەویش بەڕێز کاک زیرەک شوان بەڕێوەبەری کەشناسی سۆرانە. کاک زیرەک سڵاوی خوارد لێبێت. ئەگەر لێەوە دەست پێ بکەین پێشەموو شتێ باسی کەشوهەوای سۆران بکەین کە لە ئێستادا ناوچە بەرزاییەکان بە تایبەتی بەفردای پۆشی وە کەشوهەوای سۆران چۆنە؟ بەڵێ بەیانیتان باش، بەیانی بینەرانی بەڕێزیش باش. خۆشبەختانە لە چوارچێوەی ئەو شەپۆلە بەفر و بارانەی کە کوردستانی گرتەوە سۆرانیش بەدەر نەبوو لەو شەپۆلەیە لە ماوەی 6 ڕۆژی ڕابردوو 33 میلیم باران باریوە. جیاوازی لەگەڵ ساڵی پار تا ئەم کاتانە 364 میلیم بوو، ئەم ساڵە گەیشتە 136 میلیم. بەڵێ زۆر باشە کاک زیرەک ئەگەر ئەمساڵ ڕێژەی بارانبارین تا چەندە باریوە و بە تایبەتی ئامادەکاریەکان بۆ بەرزبوونەوەی ڕێژەی بارانبارین لە ساڵانی ڕابردوو کە لافاو دروستە بوو لەو ناوچانەیە هیچ ئامادەکاریە کە کراوە؟ بەڵێ ئامادەکاری کراوە، ئێمە لە نزیکەوە ئاگامان لێیە. دائیرە ئیتفایی وە سەرجەم دەوایرەکانی تایبەت بەم مەبەستە ئامادەکاری باش کراوە. ئینشاءالله هیچ شتێک ناقەومێ و ڕێژەی بارانبارینیش تەبعاً تاکو ئێستا بەراورد لەگە ساڵی پار کەمە. ئەم بەراوردە چییە کاک زیرەک؟ زۆر جار دەوترێت دەگەر ساڵێک بارانی زۆر ببارێ ساڵی دوایەوە بارانەکە ڕێژەی کەمتر دەبێت. ئایا پێدەچێ ئەم ئەزمونەی دی ئەم ساڵش بێتە واقع؟ بەڵێ تەبعاً ساڵی پار ساڵێکی نمونەیی بوو بۆ دەڤەرەکەمان و بە گشتیش بۆ کوردستان. ئەم ڕێژەی ساڵی پارباری باوەڕ ناکەین جارێکتر ئەم خۆی پێشبینی وایە 10 ساڵ جارێک ئەم ڕێژە بارانبارینە دێت لە کوردستان کە پێوەری بشێنێت. خۆشبەختانە سۆران ئەم ساڵیش باشترە لە ساڵی پێرار. ساڵی 2017 120 میلیم باری بوو تا ئەم کاتانە. خۆشبەختانە ئەم ساڵ 136ە کەواتە ساڵی ئەم ساڵ باشترە لە ساڵی پێرار. ساڵی پاریش ئەوە یەشێک بوو لەو ساڵانەی کە پێشبینی دەکرێت 10 ساڵ جارێک ئەم بارانە ببارێت. بەڵێ کاک زیرەک ئێمە هێشتا لە وەرزی پایزداین و داخل بە ڕۆژەکانی وەرزی زستان نەبووین. واتە ئەم جۆرە لە پێشبینیی ئێمە و بە جۆرە لە جۆرەکان ناومێدکردنی خەڵک و جوتیارانی ئێمە تا چەند شتێکی دروستە کێناڵێ لە ناوەڕاستی وەرزی زستاندا ڕێژەیەکی زۆر باران نابارێ کەوا مای خۆشحاڵی خەڵک و تەواوی هاوڵاتیان و نیشتیمانیانی هاونیشتیمانیانی کوردستان بێت. بەڵێ هەروەک پێشبینی دەکرێت لە بیدایەتی وەرزەوە پێشبینی کراکەوە بارانێکی زۆر هەبێ هەورە بروسکەی لەگەڵ بێ، بەڵام ناگاتە ساڵی پار. ئەمەش ئێمە لێرەوە هاوڵاتیان نابێ دەستەوە ژنۆ بوەستن. خۆشبەختانە باران تاکو مانجی 12ش ئەگەری هەیە ببارێت، یعنی پەڵەکەتیە، بەس تاکو مانجی 12 تێ ئەپەڕی لۆی هەیە باران بچێتە ناخی زەویەوە، بەڵام پاشی مانجی 12 لەوانەیە تەنها بەسەر ئەرزدا بڕوات. کاتە لە چ کاتێکا بارانبارین سوودێکی باشی بۆ زەویە کوشت و کاڵیەکان یا بەگشتی هەیە؟ بەڵێ لە سەرەتای وەرز کە 29 دەست پێ دەکات هەتاکو نیهایەتی مانجی 12 باران سوودێکی یەجگار زۆری هەیە بۆ جوتیاران لەبەر ئەوەی پەڵە ئەکەوێت و زەویەکانیان بۆ داچاندن ئامادە دەبێت. ئێستاش لە هەفتەی داهاتوو ڕۆژەکان هەتاوە زۆر ئاساییە بۆ داچاندنی گەنموجۆ. زۆر باشە. کەی مەترسیەوە هەیە کە بیڵێنی تر ئەم ساڵ ڕەنگە وشکە ساڵی بێت؟ ئایا ڕێژەیەک یا پێوەرێکی دیاریکراوە هەیە بۆ ڕێژەی بارانبارینی ئەو ساڵە؟
بەڵێ بەنسبەت سۆران ئەو ڕێژەی کە پێویستیەتی ساڵانە 500 ملیم بارانە کەمتر لە 500 ملیم باران پێی دەڵێن وشکە ساڵی بەڵام لە سەروی 500 ئەوە مەترسی وشکە ساڵیمان نابێت. ئەم ساڵ چەندێ باریوە لە سۆران لەو 500 ملیمە؟ لەو 500 ملیمە 136 ملیم باریوە تاکو ئێستا کە هێشتا وەرزی بارانبارینیش زۆری ماوە ناکرێ بڵێن وشکە ساڵی لە ئێستا بڕیاردەین وشکە ساڵیە نەتا کۆتایی وەرز. کاکشوان ئەمە لە کاکزیرەکەمە لە شوێنە کوێستانیەکاندا دەبێت 500 میلیم وەکو سۆران ئایا لە شوێنە گەرمیانەکانە پێویستە ڕێژەی بارانبارین چەند بێت کە بە دڵنیاییەوە لە کوێستانەکان باران زیاتر دەبارێت تاکو لە ئەو شوێنانی کە گەرمیانیە؟ بە تەوەقوعی خۆم 300 ملیم بۆ شوێنە دەشتاییەکان قیاسەکەیەتی بە جیاواز لەگەڵ بەڵێ لە شوێنە دەشتاییەکان 300 میلیمە خیرەکەی 300 بەڵێ زۆر باشە. کاتێکە زیاتر لە 500 میلیم بۆن من لە ناوچەی سۆرانە باران دەبارێت چی بکرێ بۆی کە سوود لەو ڕێژە زیادەیە ببینرێت کە لە زیاتر لە پێویست یا زیاتر لەوەی کە لە وشکە ساڵی تێمانەپڕێنێت و بارانە بارێت چۆن دەتوانین سوودیان لێ ببینین کە دیارە ساڵی ڕابردوو ڕێژەیەکی زۆر لە بارانبارین ڕەنگە بەبێ سوودیش باری بێت لە دەریاچەکان هەندێکیان لەبەرەوەی کە ترسی بەنداوەکانیش هەبوو بەردرابنەوە هیچ سوودێکی لێ نەبیندرابێت چۆن دەتوانین سوود لەو ڕێژە زۆرەی بارانبارین ببینین؟ بەڵێ خۆی ساڵانە ئەگەر ساڵانە لە وەرزی بارانباریندا 2000 ملیمیش ببارێ ئێمە تەنها ئەوەمان پێویستە کە ئەچتە ناخی زەویەوە لەبەر ئەوەی لەسەر زەوی هیچ بەنداوێکمان نییە هیچ سوودی بۆ ئێمە نییە. ئەگەر باران چەند زوو باران لە سنوورەکەمان ببارێت زیاتر ئاو دەسێتە ناخی زەویەوە و ئەوە خەزێنەیەکە بۆ ئێمە. زۆر باشە کاکشوان ئەمڕۆ ینی ئەم ساڵ ڕێژەی بەفر و باران بە تایبەتی لە ناوچە کوێستانیەکانە جیاوازی هەیە لەوەی کە بەفر زیاتر ببارێت سوودی هەیە یاخود باران؟ بەڵێ بە پێی پێشبینیەکان باران و بەفر بەردەوام دەبێت بەڵام ناوەیە ئیدی ساڵی پار ئەم کاتانە بەفر هاتبوو بەس بە ڕێژەیەکی کەم ئێستا لە دەوروبەرمان لە شێوەی مجەمی دێ بەڕاستی بەفرێکی تەواو لە سەری چیاکان باریوە تەواوی ناوچەی باڵەکایەتی و مێرگە سۆر و گشت شوێنەکانی ناوچە شاخاویەکانی گرتوتەوە ئینشاءالله زیاتریش دەبارێت و جوتیارانیش دڵنیا دەکەینەوە با هیچ دڵەڕاوکەیان نەبێت. پێشبینیەکان لایەن دەستگا کەشناسیەکان یاریمی کوردستانەوە چۆن دەکرێت بە تایبەتی لە ئێستاشدا کە شەپۆلێکی سەرما هێشتا کۆتایی پێ نەهاتووە ئەم پێشبینیانە زۆر جار چۆن دەکرێت؟ بەڵێ خۆی لە سەرەتای وەرزەوە پێشبینیەکی گشتی دەکرێت لە ماوەی ئەم ساڵە کەش و هەوا بە شێوەیەکی گشتی فێنکە یان ساردە یان گەرمە لە دواییدا ناوە مانگانە یان هەفتانە پێشبینی ناوەمان هەیە ئەمەش تاڕادەک هاوڵاتیان لیان دڵنیا دەکەینەوە ئاگاداریان دەکەینەوە لە هەر شتێک بێت. چۆن ئەو پێشبینیە دەکرێت؟ ئایا ئامێری پێویست لە بەردەم دەستگا کەشناسیەکانی یاریمی کوردستاندا هەن یا ئەوانیش زۆر جار پاڵپشت بە ناوەندە جیهانیەکانەوە و پێشبینیانە نەقڵ دەکەن؟ بەڵێ وەکو ئامێری پێشکەوتومان نییە لە سنتەری پارێزگاکان وەبزانم ئامێری پێشکەوتو هەیە لە دەهۆک و لە سلێمانی و هەولێر بەڵام لە قەزاکانی وەکو سۆران و گشت قەزاکانی تر ئامێری پێشکەوتومان نییە بۆیە پشت دەبەستین بە سایتەکانی ئەنتەرنێت زیاتر. بەڵێ ئەو سەقفە زەمەنیەی کە پێشبینیەکان ئەیکەن بۆ نمونە ئایا هەفتەیەکە مانگێکە یا چەندە مەبەستمەوەیە ئەو گۆڕانکاریە کەشوهەواییانەی کە زۆر جار بایەکان لە ڕۆژ دەریای ناوەڕاستەوە هەڵەکەنە سەر کوردستان و پێشبینیەکانی کەشوهەوا وەکوڵێ بەجۆی لە جۆرەکان ناڕاست دەدەچن ئەم سەقفی زەمەنی پێشبینیەکان چەندە و تا چەند ئاڵوگۆڕ و ئاڵوگۆڕیان بوونە گۆڕانکاریەکانی کەشوهەوا ڕۆڵی هەیە لە زیادکردنی ڕێژەی بارانبارین لە کوردستان؟ بەڵێ خۆی سەقفی زەمەنی لە پێشبینیدا 160 بۆ 70 و بۆ 80 بگرا بۆیە 100 لە هیچ پێشبینیەک 100 پێشبینی ناکرێت کە ئەمڕۆ من بڵێم باران دەبارێ یان باران نابارێ بۆیە پێشبینیەکان لە لای ئێمە 170 ڕاست دەرەچێت. زۆر باشە کاک زیرەک
لە ئێستادا پێشببینی تازە بۆ چەند ڕۆژی داهاتوو چی هەیە هەم لە دەڤەری سۆران یاخود ئەگەر زانیاری تێبە لە ناوچەکانی دیکە هەرێمی کوردستانیشدا؟ بەڵێ لە دووشەمەی دادێ ئەمڕۆ بەیانی و دوو بەیانیش ئەگەری بارانبارین هەیە لە دووشەمەی دادێ پلەکانی گەرما تا ڕادەیەک بەرزەبنەوە و هەور لە ئاسمان نامێنێت تەنها ساماڵ دەبێ و نزیکە یەک هەفتە تا شەمەی دادێنە ئەوی پاشتریان دە ڕۆژی دی ئەتوانم بڵێن. ئەم ساڵ بەم شێوازە دەبێت کە خەڵک زیاتر خۆی ئامادە بکە بۆی کە ئەگەر نەوت نییە نەوت بکڕن یا خۆتەوانەی کە نەوتیشانە دەبێت خەمێک لە خۆیان بکەنیت بڕینەوەی دار بێ هەر شتێکی دیکە بێ ئەوەندێک کە پێشببینی کرابێ سەرمای ئەم ساڵ چۆنە؟ سەرمای ئەم ساڵ کە تاکو ئێستا بینیومانە وشکە و بێبارانە بۆیە خەڵک پێویستی بەنەوتە بەڕاستی داوا لە ڕێی ئێوە داوا لە حکوومەتی هەرێمەکەم کەوا نەوت بەسەر هاوڵاتیان دابەش بکات لە ڕۆژانی داهاتوش کە ئاسمان ساماڵ بێ گومانی تێدانە تا ڕادەیەک بەیانیان شەوان و بەیانیان لەکانی گەرما لەوانەیە بستنە ژێری سفر بەڵام لە ڕۆژانە لە دوای کاژمێرنەوە جەوەکە ئاساییە بێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز زیرەک شوان بەڕێوەری کەژناسی سۆران کە لە سۆرانەوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ بەڕێز.